یەکەم شت ئینسان لەو سوورەتە پیرۆزەخوای گەورە فێرمان دەکات بەوەی کەوا ئێمە ناو ناتۆرە ئیسیزا بە خەڵکی نەکەین چونکە ئەوە لە کەبایرە بەڕاستی لە گوناحە گەورەکان ئینسان دەبی خۆی لێ بپارێزی خوای گەورە دەفەرمێ لە قورئانە پیرۆزەکەیدا سبحانه وتعالى لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ئینسان گەموو گاڵتە بە هیچ کەسێک نەکە ناو ناتۆرەی لێ نەنێ لەوانەیە ئەوەی تو گەمەی پێ دەکەی گاڵتەی پێ دەکەی ئیسیزای پێ دەکەی تاعنی لێ دەدەی لە تو زۆر باشتر بێ لای خوای گەورە لۆی ئینسان ئاگدار بی وریابی لۆ ئەگەر تەمەشای تاریخیش بکەین هەردەم کافر و ملحید و بێدینەکان ناو ناتۆران لە مسلمانان نە حتا وەکو ئەو سەردەمەی خۆشمان تەمەشای ئێستا چ بە مسلمانان دەرێن ئەوانە کۆنەپەرستن ئەوانە لە پاشن ئەوانە لە تەخەلوفن زۆر ناو ناتۆرە ئەوە بەڕاستی ئینسان نابێ بەو شێوەی ناو ناتۆرە لە خەڵکی بنێ حتا تەمەشا بکەین ئەهلی بیدع چ بە ئەهلی سونە دەرێن چەندین ناو ناتۆرەی لە ئەهلی بۆ مرجیئان ئەوانە مەدخەلین زۆر بابەتی تر کەوا ناو ناتۆرە ئینسان ئاگدار بی وریابی کەوا شتانە لەخوا بترسێ کە باایرە لەو شتانە دوور بکرێتەوە کەوات ئەو پندێکەوە ئەمە لەو سوورەتە پیرۆزۆر دەگرین یەکەم شت ئەوەی ئەمە لە ناو ناتۆرە ئیسیزا بە خەڵکی خەڵک بەکەم بزانین تاعنیان لێ بدەین و ناو ناتۆرە و ئیسیزایان پێ بکەین وەخاڵێشتر ئەویش ئەوەیە کەوا لەو سوورەتە پیرۆزەوەر بگرین دوورکەوتنەوە لە دنیا خوای گەورە سبحانه وتعالى فێرمان دەکات بەوەی کەوا ئەمە زۆر گرنگی بە دنیا نەدەین حبی دنیا نەگاتە دڵەکانمان وەمان لێ بکاکەوا چ بکە تەئسیل لە عیبادەت و لە تاعات و لە دینداریمان بکات بۆی خوای گەورە لە سوورەتێکی باش دەکات دەفەرمێ ئەلهاکم التەکاثر حتى زرتم المقابر ئەو کەسە بە هیلاک چێ هەرچی چیە خەم و هەمی چیە تەکاثرە پارەی زیادکە سەر سامانی زیادکە منداڵی زیادکە هەموو غەمی دین نییە هەموو غەمی ڕەزامەندی خوای گەورە نییە خوای گەورە دوعای لێ کردی دوعای خوای گەورە ینی بە هیلاک چی خوای گەورە بەڕاستی ئەو زەو کەسەش بە هیلاک دەچی کەوا چیە ئەلهاکم التەکاثر بە هیلاک چی ئەو کەسێکەوە هەموو غەمی دنیاە حتى زرتم المقابر حتى ئەو کاتێکەوە مەلک المەوت ڕوحی دەچێشی کە لە قەبرەکەی دەنێ ئەوە هەر غەمی دنیا و کۆکردنەوەی پارە و سامانچی کە پارە و سەر و سامانیش ئەو کات بەکەلچی نایەن لە ئاەتێکی تر خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى خەڵکی گرنگی زۆربەی خەڵکی گرنگی بە دنیا دەدەن لە کاتێکدا دنیا هیچ نییە لە کاتێکدا قیامەت باشترە خوا دەفەرمێ والآخرة خير وأبقى دنیا هیچ نییە بەڵام ئاخرەت باشترە ئەوە خێرترە ئەوە دەمینێتەوە لەگەڵ ئەوەشدا بل تؤثرون الحياة الدنيا خەڵک بەڕاستی متأثیر بووە بە دنیا خۆشەویستی دنیا چتە ناودڵی لە کاتێکدا والآخرة خير وأبقى ئاخرەت باشترە إنسان تهتا لنا دمينيتوا وروى ابن قيم رضا رحمة إخواني لبدا فرمي لما كانت الدنيا في عين العبد أكبر كان في عينه أمر الآخرة أصغر إنسان أجر تن دنيا بجورة بيتا بيرساوي تن حب دنيا بتسيت ناودلي أو تيا بتسيت ناود ساوكاني أو أمر آخرتي لبيتساو كم دبتوا يعني تن جرينجي بدنيا بدي أو ده تأثير لآخرة الدكا لعبادات الدكا لطاعات الدكا أو جا زور جرينجي بدنيا مدى إنساني مسلمان دبي هم غمي آخرت بي وخالج تركوا إنسان لو سورة بيروزة ليه وردقري أويش أويا كزور جرينجا أويش جناح كردن سزايكي جناح اشترا لو يخوي جوري سبحانه وتعالى كباسي هم الزول مزيكر باشان فرمي الذي جمع مالا وعددا أو ناو ناتورا وجناح جوري كإنسان توجدبي وايل يكر كواتبك حب الدنيا بسناودلي لويا الشيخ الإسلام ابن تيمية فرمي رضا رحمة خالد فإن من عقوبة السيئة بعدها وروها ومن ثواب الحسنة بعدها ده فرمي پاداشتو عقوبي خرابتيا خرابش كيا وهروها تاكو پاداشتي باشتيا باشش كيا تو عبادتك دكي خواهي قورا عبادتش كش بقسمت دك خيرك دكي خواهي قورا خير الدين توري بلام گناح دكي تاوان دكي عقوبة دكي تيا گناح اشترا لويا إنسان دبي آقدار بي گناح تاوان نكا وخال اشتر اوه كوا لو سورة بيروزة خواهي قورا سبحانه وتعالى باسي ضلي كرد سزاداني ضل خواهي قورا باسي كرد آقري جانم هتا ضل دروا لبرت چونك ضل سرچاوي تاكو باشي إنسانا ها پیغمبر خواه عليه الصلاة والسلام لحديث يقدر فرمي ألا
إن في الجسد مضغة آية ئاگدار بن لە جسمی ئینسانی پارچە گۆشتێک هەیە إذا صلحت صلح الجسد كله ئەگەر بێت و ئیسلاح بێ ئەو پارچە گۆشتە ئەوە جەسەدی ئینسانی هەمووی ئیسلاح دەبی وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب وهروا ئەگەر ئەو پارچە گۆشتە ئەگەر بێت و ئیفسادی تێکەت گوناح و تاوانی تێکەت ئەوە هەموو جەستە تێک دەدا ئەویش چیە ألا وهي القلب ئەویش دڵە لۆیە ئەگە ئەو دڵە گوناح و تاوانی تێکەت ئەو دڵە ڕەش بوو بە گوناح و تاوان بە دوورکەوتنەوە لە دینی خوای گەورە سوبحانه وتعالى ئەو دڵە خوای لە ڕۆژی قیامەتێ دەیسوتێنی ئازارەکە دڵەکە دەیچێژی لۆیە ئاگدار بە ئینسان وریابی گوناح و تاوان نەکە